هەموو ئەو ژمارە و داتانی کە لەبەردەستمانان پێمانەڵەن کە ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو هەم لە ڕووداوی هاتوچۆیە هەم لە باقی ڕووداوەکانی تریشە خۆشبەختانە زۆر بەباشی بەڕێوە چووە. ئەوەش دیارە بێگومان بەهۆی ئەو بەرنامە و پیلانێکی سەرجەم هێزە ئەمنیەکان و فەرمانگە خزمەتگوزاریەکانی شاری سلێمانیەوە و نەتیجەی هیلاکی و ماندووبوونی هەموو لایەک بە تایبەتی هێزەکانی ئاسایش و پۆلیس و هەموو لایەنەکانی تر. سەبارەت بە ڕووداوی هاتوچۆ ئەم ساڵ لە سێ ڕۆژی جەژنە 8 ڕووداوی هاتوچۆمان هەبووە، 24 بریندارمان هەبووە. ساڵی پار 18 ڕووداومان هەبووە، 25 برینارمان هەبووە، 3 گیان لە دەستانمان هەبووە. بەهۆی جێبەجێکردنی ئەو ڕێشۆنانەوە ئەو بەرنامانەی بەڕێوەبەراتی گەشت و گوزار واروەها کۆمەڵی چێشتخانە و میوانخانەکان زایدەن ئاسایشی ئابووری چاودێری بازرگانی لیژناوە بەشەکانی قایم و قامێت هەموو ئەو فەرمانگانە بەیەکەوە دایان نابوو. ئەم ساڵ خۆشبەختانە بەراورد بە جەژنەکانی پێشوو ژمارەی گەشتیار زۆر زیایی کردووە. ئەو ژمارانەی کە گەیشتونەتە شاری سلێمانی لە 22 شەشەوە بۆ 36 1984 گەشتیار بووە و خۆشبەختانش بەهۆی جێبەجێکردنی ئەو ڕێوشوێنانەوە و هاوکاری و هامانگی هەموو لایەکەوە ئەم ساڵ کێشەی خواردن لە خواردنگەکانە یا لە ڕێستۆرانتەکانە و کێشەی سۆپەرمارکێت و مۆڵەکانمان نەبووە. هەموو ئەو شوێنانە بە ڕێژەیەکی زۆر کراوە بووە. ئەو گلێ و گازندانی کە پێشتر ئەکرا لەسەر نەبوونی خواردن لە شارەکانە لە ڕێستۆرانتەکانە ئەوەمان نەبووە.